بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕا 153. پرسیاری ژمارە 11 خشتەی بەرامبەر بریتیە لە خشتەی دووبارەبوونەوە بۆ نمرەکانی 45 قوتابی پۆلی هەشتەم لە تاقیکردنەوەی بیرکاریدا. پرسیاری ژمارە 1 خشتەکە تەواو بکە بە زیادکردنی ئەستوونی دووبارەبوونەوەی کەڵەکە بوو. ئەمن لێرە ئەستوونەکەم زیاد کردیە و لە یەکەم خانە هەروەکو ئێرە چ نووسرایە دەنووسمەوە، لە دووەم ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە، لێرە دەینووسم، پاشان 10 و 15 کۆ دەکەمەوە، لێرە دەنووسم و هەروەها 25 و 12 کۆ دەکەمەوە، لێرە دەینووسم، 37 و 8 کۆ دەکەمەوە، یەکسانە بە 45 کەس. ئەوە تەواو بوو. پرسیارەکەی دی ژمارەی ئەو قوتابیانە بدۆزەوە کە نمرەکانیان کەمترە لە 60. ئەوانەی کەمترن لە 60 هەموو ئەوانەی 40 هەتا 49 و هەموو ئەوانەی 50 هەتا 59. کۆیان دەکەمەوە، یەکسانە بە 10 یان یەکسەر تەمەشای ئێرە دەکەم، یەکسانە بە 10. وەڵام 10 کەسن. پرسیارەکەی دی پلەدارێکی ڕوونکردنەوەی بۆ ئەم پێدراوانە دروست بکە. ئەمن ئەوها دروستم کرد پلەدارێکی ڕوونکردنەوەی. لێرە نووسیم نمرە، لێرەش دووبارە بوونەوە. پرسیارەکەی دی ژمارەی ئەو قوتابیانە بدۆزەوە کە نمرەکانیان زیاترە لە 59. ئەوانەی زیاترن لە 59 ئێرە هەمووی دەگریتەوە 60 هەتا 69، ئێرە هەمووی دەگریتەوە 70 هەتا 79، ئێرەش هەمووی دەگریتەوە 80 هەتا 89. ئەو سێ ژمارانە کۆ دەکرێنەوە، یەکسان دەبی بە 35 کەس یان 35 خوێندکار. لێرە دیار نابی یەکسەر لە ئەستوونی کەڵەکە بوو، چونکە ئەگەر زیاتر بوو دیار نابی، بەڵام ئەگەر کەمتر بوو ئاسانترە. زۆر ڕێگا هەیە لۆ دیتنەوەی، چونکە دەزانم ئەوانەی کەمترن لە 60 10 کەس بوون هەمووشیان 45. ئەگەر 45ەکەی بینم دەی لێ کەمکەمەوە، یەکسان دەبی بەوانەی کە زیاترن لە 59. پرسیاری ژمارە 12 خشتەی پلەداری ڕوونکردنەوەی بەرامبەر کاتە خەیانراوەکانی گەیشتنی 75 قوتابی بۆ قوتابخانە بە خولەک دەنوێنێت. لێرە 10 هەتا 19 خولەک چەند کەسە؟ 15 کەسە، 20 هەتا 29 خولەک 30 کەس، 30 هەتا 39 20 کەس، 40 هەتا 49 10 کەسە. کاتەکەش بە چرکەیە. ئێستا پرسیارەکان چییە؟ خشتەی دووبارەبوونەوە بۆ ئەم پێدراوانە دروست بکە. خشتەی دووبارەبوونەوە کە بەو جۆرەیە زۆر ئاسانە، هەروەکو کو نووسرایە ئەوها دروستی دەکەین. 10 هەتا 19 چرکە، 15 و دەخینینەوە لە ستوونەکان. پاشان کەڵەکە بووش، 15 کۆ 30 45 45 کۆ 20 65 65 کۆ 10 75 کەس. پرسیارەکەی دی خشتەی پرسیاری یەک تەواو بکە بە زیادکردنی ئەستوونی دووبارەبوونەوەی کەڵەکە بوو. ئەوە تەواو بوو. پرسیاری پاشی ئەو ژمارەی ئەو قوتابیانە چەندە کە کاتی خەیانراوی گەیشتنیان بۆ قوتابخانە لە نێوان 20 هەتا 39 خولەک بێ. ئەگەر تەمەشای ئێرەکەین 20 هەتا 39 واتە 20 هەتا 29 باشە، ئەو کەسکە هەمووی باشە، 30 کەسن، 30 هەتا 39 مۆرەکەش هەمووی باشە، ئەوانش 20 کەسن، کەوا بوو ئەو سیەی کۆ دەکەینەوە لەگەڵ 20، یەکسان دەبی بە 50 خوێندکار. 50 کەسن ئەوانەی کە کاتەکەیان لە 20 هەتا 39 خولەکە. پرسیاری 13 خشتەی بەرامبەر ژمارەی مامۆستایان و کارگێڕانی 3 قوتابخانەی جیاواز دەنوێنێ. ئەستوونی ڕوونکردنەوەی جووتەنی
بۆ ئەم پێدراوانە دروست بکە. 3 قوتابخانە هەیە، هاوکاری و کامەران و ئاوات. لە هەر قوتابخانەی چەند مامۆستا هەیە و چەند کارگێر هەیە دیارە لەو خشتەیە. نووسرایە پلەداری ڕوونکردنەوەی جووتەنی دروست بکە. ئەمن لێرە ئەپلیکیشنەکەم بەکارهێنا کە ناوی نمبرز، ئەو هالێرە ئەوەم بەکارهێنا. لەوانەکەی پێش ئەوانەی ڕوونم کردەوە کو دەینی و بەکاری دەینی، لێرە تەنیا ئەمن پیشان دەدەم کو پلەدارەکەم کو دروست کردیە. خشتەکەم ئەو هانووسی هاوکاری کامەران ئاوات PTMی شمدانا لۆ مامۆستایان و لۆ کارگێران. پاشان ئەو ژمارانە بە کوردی نانووسم، بە لاتینی دەنووسم چونکە هەتا پرۆگرامەکە تێبگات. پاشان لە کاتی دروستکردن شینەکە لۆ مامۆستایانە، کەسکەکەش لۆ کارگێرانە و بەو جۆرەی دروستی کرد. پرسیاری 14 ئەمن دەهێڵمەوە لۆ خوێندکاران. یەکسەر دەچمە لای پرسیاری ژمارە 15. خشتەی کەڵەکەبووی بەرامبەر تەواو بکە. ئەوە بزانە کە دووبارەبوونەوەی چەشنی 15 هەتا 19 20% هەموو پێدراوەکان دەنوێنێ. هەروەها دووبارەبوونەوەی چەشنی 10 هەتا 14 یەکسانە بە دوو ئەوەندەی دووبارەبوونەوەی چەشنی 20 هەتا 24. لێرە خشتێکی زۆر باشە، تەنیا ئەوە نەبی نووسرایە درێژیەکانی قوتابیان چەشنەکەش لە 0 هەتا 4. ئایا ئەو درێژیە بە چییە؟ 0 هەتا 4 مەترە، سەنتیمەترە، زۆر سەیرە پێدراوەکان. بەڵام پرسیارەکە پرسیارێکی زۆر باشە، بەڵام ئەوەندەش زەحمەت نییە، چونکە وەکو نووسرایە دەتوانین ئەو زانیاریانە بەکاربێنین. چەشنی 15 هەتا 19 20% هەموو پێدراوەکانە. هەموو پێدراوەکان لێرە 25 لە کەڵەکەبووی دیارەکە 25 کەسە. 20% 25 کو دەبینمەوە، ئەو هادەی نووسم 20 لە 100 لێکی دەم لەگەڵ 25. ئەو سفرەی لا دەبەم لەگەڵ ئەو سفرەی و 25 و 10 کورت دەکەمەوە، دابەشی 5 دەکەم هەردووک، دابەش 5 2 25 دابەش 5 5. ئەو دووەش لەگەڵ ئەو دوای کورت دەکرێتەوە، تەنیا دەمینێتەوە 5. واتە لێرە دەنووسم 5. لە 0ەوە هەتا 4 لێرە دەنووسم 2 چونکە کەڵەکە بووش 2، ئەوەش زۆر ئاسانە. ئێستا مایە 10 هەتا 14 دوو ئەوەندەی 20 هەتا 24. 20 هەتا 24 زۆر ئاسانە بیبینمەوە، چونکە ئەمن لێرە 15 هەتا 19 مزانی، لێرەش 16 هەیە، کەواتە یەکسەر 16 و 5 کۆ دەکەمەوە، یەکسان دەبی بە 21. ئەگەر ئێرە 21 بوو، پاشان ئێرە کوو بووە 25، دیارە لێرە 4 هەیە، چونکە ئەو دووە کۆ دەکرێتەوە، یەکسان دەبی بە 25. ئەوە شمزانی کە 20 هەتا 24 4 دانە کەسە. ئەو جا 10 هەتا 14 دوو ئەوەندەی 20 هەتا 24، کەواتە 10 هەتا 14 دوو جاران 4 یەکسانە بە 8. ئەوە شمزانی. پاشان لێرە دەبی چەند بی کە کۆکرایتەوە لەگەڵ 8 بوویتە 16، بێگومان لێرەش هەر دەبی 8 بی. ئەو جا ئەو دووە کۆکرایتەوە لەگەڵ چ هەتا بوویتە 8، لێرە دەبی 6 بی. ئێستا هەمووی تەواو بوو، زۆریش ئاسانە. ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێچی پلەداری ڕوونکردنەوەی ژمارەی ئەو وشانە دەنوێنێ کە چەند کارمەندێک لە خولەکێکدا چاپیان دەکەن. پرسیاری 16 هەڵبژاردن لە وەڵامی جۆراوجۆر ژمارەی فەرمانبەران
کە 59 وشەیان کەمتر لە خولەکێکدا چاپ دەکەن چەندە؟ 59 یان کەمتر، واتە ئەو کەسکە هەمووی باشە، شینەکەش هەمووی باشە. کەسکەکە 12 کەسە، کۆی دەکەمەوە لەگەڵ شینەکەش 6 کەسە، کەواتە یەکسان دەبی بە 18 کەسن ئەوانەی کەمتر لە 59 وشە چاپ دەکەن، کەواتە ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری 17 خشتەی دووبارەبوونەوەی کەڵەکە بوو بۆ ئەم پێدراوانە دروست بکە. زۆر لەو خشتانەمان دروست کردیە، پێویستە ئێستا هەموو کەس بتوانێ خشتەی کەڵەکە بوو دروست بکە. پرسیاری 18 نەشوان پەپکێکی میلداری ڕەنووسکراو لە 1 هەتا 3 و پەپکێکی میلداری ڕەنووسکراو لە 1 هەتا 8 سووڕاند. ژمارەی ئەو ئەنجامانەی کە لە توانادایە چەندە؟ تەنیا ژمارەکەی دەوێ دەشبا نووسرابە لە 1 کاتدا لە هەمان کات سووڕاند. زۆریش ئاسانە، پەپکی یەکەم 3 جێی هەیە، ئەوەی دووەمیش 8 جێ، لێکیان دەدەین 3 جاران 8 یەکسانە بە 24 ئەنجام. 24 لێرە هاتما کۆتایی لاپەڕا 153 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.